هیچ بەرەنجامێکی لێکۆڵینەوەکەیان ڕانەگەاندووە. ئەم راپۆرتە تیشک دەخاتە سەر چەند ڕوویەکی ئەو شوێنەوارە لە چەمچەماڵ. شوێنەوارە مێژوویەکان ناسنامەی نەتەوەیەکە و لە هەر شارێکە و ناسنامەیە بەدی بکرێت دەبێتە ناسنامەیە و شارە. لێرەش لە قەزای چەمچەماڵ قەڵای سپی حەسار بەدی دەکرێت و مۆرکی گشتی شارەکەی لەخۆ گرتووە بۆتە سمبولی ئەم شارە. شارەزایەکی بواری مێژووی قەڵای سپی حەساری بۆ 2000 ساڵ پێش زین گەڕاندەوە و باسی لەوەش کرد ئەم قەڵایە لەلایەن ئاشووری و بابلێکانەوە دروست کراوە. قەڵای سپی حەسارێکێکە لە قەڵادێرینەکانی کوردستان دەکەوێتە ناوجەرگەی چەمچەماڵەوە. مێژووی دروستبوونی ئەم قەڵایە جێگای گفتوگۆ و لێکۆڵینەوەیە. یەکەم کەس کە هاتبێ لە کنە و پشکنینی لێرە کرد بێ کلێودۆسجی مزریچەکە لە ساڵی 1820 هاتووە لێرەدا. مێژووی ئەم قەڵایە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانەکان و بۆ چوونێکی شەیە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەمدەتن نەسر. بەڵام مامۆستا تۆفیقوە بیبەک بۆ چوونی هەیە. پێی وایە ئەو قەڵانە کە دەکەونە ڕۆژ ئاوای دەربەنەوە زیاتر ئەمانە لەلایەن نەتەوەکانی باشووری عێراق زیاتر مەبەستم ئاشووری و بابلەکانە دروست کراوە وەکو شوێنێک بۆ بەرگریکردن دژی ئەو نەتەوانەی لەو ناوچانەدان. قەڵای سپی حەسار بۆ دوجار لە ساڵی 2012دا لەلایەن تیمێکی زانکۆی بەرلینی ئەڵمانیەوە بە هاوکاری شوێنەواری سلێمانی پشکنینی بۆ کراو تاوەکو ئێستا نەگەڕاونەتەوە. قایمقامی چەمچەماڵیش ئاماژە بۆ دەکات ئەو تیمە بەم زوانە دەگەڕێنەوە و کارەکانیان لە قەڵای ناوبرا و دەست پێ دەکەنەوە. قەڵای چەمچەماڵ شوێنوارێکی مێژوویە و جێگە شانازی هەموو چەمچەماڵی و چەمچەماڵەکانە. لە 2 ساڵی ڕابردووە براری لەسەردرا لەلایەن شوێنەوارەوە کە بە تیمێکی هاوبەشی خۆیان و ئەڵمانیەکان کاری لەسەر بکەن. بەداخەوە ئەو کاتە قەیران بۆ شێوەی ئێستانە بوو بودجێکیان بۆ تەرخان کرابوو بەڵام بۆ هۆی نەمانی ئەو بودجەیەوە کنەپشکنینەکانیان ڕاگرت بڕگارە لە داهاتوە بێن کنەپشکنین بکەنەوە. بەڵام لەلایەن ئەوانەوە دڵنیایی تەواوماندراوەتی هەم ئەڵمانیەکان و هەم شوێنەوارکە وا سێر نەکرێەوە قەڵایە تێکدراوە و تاوا تێک چوچکە و قەڵای خۆی لە بنەڕەت تا دروست کراوە لەلایەن مرۆڤ و ئەمانش کەسانی پسپۆر و تایبەتن هەر کاتێک بێنەوە سەریوە خۆی باشتری لێکەنەوە. کاری ئەوان کنەپشکنینە لە تەشکردنەوەی ڕاست و دروستی و زانیاریە تەواوەکانی ژیانی ئەو سەردەمە و دروستکردنی ئەو قەڵایە. لە سنووری قەزای چەمچەماڵ نزیکەی 300 شوێنەواری مێژووی بوونیان هەیە کە حکوومەتی هەرێم نەیتوانیوە وەکو سەرچاوی داهات سوودیان لێوەربگرێت ئەگەرچی زۆربەی وڵاتانی جیهان سوودیان لە شوێنەوارە مێژوویەکان وەرگرتووە وەک بەشێک لە سەرچاوەی داهاتیان. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.